هیوادارم ئەم هەڵبژارنە دوو لە تولیتیژی بێ دوو لە هەموو ئێمە ئەممان باتە بابی نەزە ناودەستی یەک بین یەکتر قوبوڵکردن بیرروڕا ئازاد بێت چونکە ئێمە بەڕاستی تا بیرروڕا ئازاد بێ ڕێز یەکتر بگری لەو کاتە توانی یەکگرتوو بین و بە یەکگرتووی بچینە ناو پەرلەمانی عێراقەوە و لێرم لێرەوە وەکو کەسێکی ئاسایی کە ئیستێقڵای هیچ حیزبێنی من خۆم کەسایەتێکی وڵامە سەعەلی بافیرم زۆر پێ باشە کەسێکی زۆر سەرکەوتووە کەسێکە بە جورئەتە لە هەموو ڕووداوە سیاسیەکانە قسەی خۆی کردووە لە هیچ شتێک سڵی نەکردوێتەوە من لێرە خۆم پشتگیری خۆم بۆ کەساتی بەڕێز مامۆستا عەلی بافی دووبارەکەم بۆ کاندیدا بەڕێزەکانیشی سا ئێمە خەریکی هەڵواسینی ئارمی لافی و شتەکانی کۆمەڵی ئیسلامین لە منتیقەی چوارباخ و ئەو منتیقان داواکان لەخوای پەروەردگار سەرکەوتنێکی پاشمان پێبەخشێ و لەگەڵ تیمەکانی ترا لەشیان ساغ بێ و خوای پەروەردگار ئەو ئاواتانی کە هەمانە بۆمان بێنێتە جی. ئێمە کەم شەو کۆبوونەوە و من بۆ خۆم بە حەقەت بە شانازیوە کۆمەڵم زۆر مرتاحم خۆزگە هەموو کاتەکانم مەجای ئەوم بواە شەو ڕۆژ لە پێناوی ئەم ئیسلام و ئەم کۆمەڵی ئیسلامیە ئیشم بکردا. چاو لە نوێنەرەکانمانەکەین لە حکوومەت و لە پەرلەمان کە ئەبینین کارەکانیان زۆر بە سوچالاکی و جێی متمانەی ئێمن و جێی متمانەی جەماوەرن ئێمە زیاتر سوورین لەسەر ئەوەی کە بتوانین ڕیکلام و پۆستەرەکان وا هەڵواسین کە بە شێوەیەک بێ بتوانین متمانەی جەماوەر و خەڵکی خۆمان بەدەست بێنین.